سڵاوتان لەبێت. بەیەقدان بە سێکتەری پەروەردە و فێرکردن بەشێکی گرنگی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە. هەر لە دەستەپێکدا بەرزکردنی ئاستی خزمەتگوزاریەکانی پەروەردە و فێرکردن لە کەرتی گشتی دروشمی کارایی وەزارەتی پەروەردە بوو. بەڵام بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ڕەنگە دیارترین ئەو بربەستانە بێت کە وەزارەتی پەروەردە لە میانەی نزیکەی 2 ساڵی تەمەنی ڕوبەڕووی بیەوە پرۆسەی پەروەردە و فێرکردنی خستە ناو دۆخێکی تەواو نەخوازراوە. بەڵام لەگەڵ ئەوەش هەوڵی تێپەڕاندنی ئەو دۆخە و چاکسازی لە پەروەردە و فێرکردن و کارنامەی وەزارەتی بەشێکە لە کارنامەی وەزارەتی پەروەردە. بۆیەش ئەپرسین هەنگاوەکانی پێشخستن و بەرزکردنی ئاستی خزمەتگوزاریەکانی پەروەردە و فێرکردن لە کەرتی گشتی چی؟ مەبەستیشمە لەسەر چەند لایەنێکی گرنگی ساکسازی لەو کەرتە بوەستم. ئەوش بە میوانداری بەڕێز ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردە. بەڵام بەر لەوەی ڕووی ئاخافتن ئاڕاستی بەڕێزیان بکەم با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆی. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردە کاریگەری کۆڕۆنا لەسەر کەرتی خوێندن لە جیهاندا بەپێی ئامار و داتای ڕێکخراوی یونیسکۆی جیهانی. لە بەرواری سی 2020 167 وڵات دەرگای قوتابخانەکانیان داخستووە کە بەهۆیەوە 1 ملیار و 450 میلیۆن و 430,123 قوتابی لە خوێندندا بڕاون. لە ناوەڕاستی مانگی چواری 2020 192 وڵات دەرگای قوتابخانەکانیان داخست کە بەهۆیەوە 1 ملیار و 725 میلیۆن قوتابی لە خوێندندا بڕاون کە دەکاتە ڕێژەی لە 99. لە 14 نۆی 2020 39 وڵات دەرگای قوتابخانەکانیان داخستووە کە بەهۆیەوە 727 میلیۆن و 48,633 قوتابی لە خوێندندا بڕاون. لە 5 چواری 2021دا 39 وڵات دەرگای قوتابخانەکانیان داخستووە کە بەهۆیەوە 211 میلیۆن و 111,511 قوتابی لە خوێندندا بڕاون. لە 7 5 2021دا 26 وڵات دەرگای قوتابخانەکانیان داخستووە و بەهۆیەوە 216 میلیۆن و 293,544 قوتابی لە خوێندندا بڕاون. لە وڵاتی بەرەزیل لە ماوەی ساڵێکدا 191 ڕۆژ دەرگای قوتابخانەکان داخراون لە بەرامبەردا پێویستە لە ساڵێکدا 200 ڕۆژ پرۆسەی خوێندن بەردەوام بێت. لە وڵاتی بەریتانیا لە ماوەی ساڵێکی خوێندن 62 ڕۆژ قوتابخانەکان داخراون و 40 ڕۆژ بە جوزئی داخراو بوو، 79 ڕۆژ بە تاواتی کراوە بوو کە لە ساڵێکدا پێویست بووە 181 ڕۆژ پرۆسەی خوێندن بەردەوام بێت. لە وڵاتی ئەڵمانیا 42 ڕۆژ قوتابخانەکان داخراون و 50 ڕۆژ بە جوزئی کراونەتەوە و 92 ڕۆژ کراوە بوونەوە کە پێویستە لە ساڵێکدا 184 ڕۆژ پرۆسەی خوێندن بەردەوام بێت. لە وڵاتی هندستان 146 ڕۆژ قوتابخانەکان داخراو بوون، 89 ڕۆژ بە جوزئی کراونەتەوە کە لە ساڵێکدا پێویستە 235 ڕۆژ پرۆسەی خوێندن بەردەوام بێت. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردە. دووبارە سڵاو بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەی هەنگاوی نوێ. جنابی وەزیر بەخێر بێ. زۆر سپاس. بێگومان ڕەنگە ڤایرۆسی کۆڕۆنا و بڵاوبوونەوەی وتەشەنەکردنی بۆ سێکترە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان موسیبەتێکی گەورە بێت. بزات بۆ ئێوە بۆ وەزارەتی پەروەردە ڕەنگە بەشێک لە کار و چالاکیەکانی ئەوەی دواخست بێت بە تایبەت لە بواری پەروەردە. بەڵام موێت کۆمنتی تو لەسەر پۆست کۆڕۆنا بزانم. زۆر سپاس. وەکو لەو راپۆرتە ئاماژەی پێدرا کە دۆخی کەرتی پەروەردە لە جیهان بە چه ئەندازەیە کاریگەری کۆڕۆنای لەسەر هەبووە بەداتا ئاماژەی پێدراوە کە چەندین قوتابی لە جیهان لەسەر ئاسی ناوخۆیی و هەروە لەسەر ئاسی هەرێمایەتی و لەسەر ئاسی جیهانیش داوڕانێکی زۆر هەبووە لە پرۆسەی خوێندن. کۆڕۆنا کاریگەری هەبووە و ناوەندەکانی خوێندنی ئێمە بە ئەندازەیە کاریگەریان هەبووە کە ویستومانە مامۆسایان و قوتابیان و خوێندکارانی ئێمە پارێزرا و سەلامەت بنواتە ئەرچی سەرەکی ئێمە لە نێوان باڵانس ڕاگررتنێک بۆ لە نێوان بەردەوامبوونی پرۆسەی خوێندن و هەروەها کەمکردنەوەی کاریگەریەکانی کۆڕۆنا لەسەر ستافی تەدریسی و هەروەها لەسەر قوتابیان و لەسەر خوێندکاران. ئێمە لە مانجی دەی 2019 پێش هاتنی کۆڕۆنا هەوڵماندا پەرە بە خزمەتگوزاری تەکنەلۆژیای پەروەردەیی بدەین، واتە سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین لە بواری پەروەردە بەر لە هاتنی کۆڕۆنا. ئەویژەوە بوو کە پلتفۆرمی هەورە پێرگا کە وانەکانی تیاتە تۆمار کراوە و هەروەها هەڵسەنگاندنی تایە بۆ قوتابیان کە دەتوانن سوودی لەوەگرن خۆیان تێسکەن. ئێمە ئەو هەنگاوەماندا و ئامانجیشمانەوە بوو کە دەست و پەنجە نەرم بکەین لە نێوان قوتابیان و خوێندکاران و هەروەها مامۆسایانی ئێمە لە بواری سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا. بەڵام ئەو بوو بەداخەوە جیهان تووشی پەتای کۆڕۆنا بوو و دەرگای ناوەندەکانی خوێندن بە پێ ژمارانی کە جەنابتان بڵاوتان کردەوە
کە ڕاهی ڕاگەاندنی وەزارەتی پەروەردەیە لەسەر ئاسی جیهان دابڕانێکی گەورە گەورەشی جیهان بەڵێ دابڕانێکی گەورە ڕوویدا. ئەو دۆخەوەی پێوتین کە ئێمە پێویستمان بەوە هەیە یەکەم سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین لە بواری پەروەردە و ئەو قۆناغا وەرچەرخانێکی گرنگی بەخۆیەوە بینی ئەویژەوەیە کە کۆرۆنا یان هەر ڤایرۆسیشی دیکەیان هەر پەتایەکی دیکەیان هەر کارەساتێکی دیکەی سروشتی کە لە جیهانە ڕووبدەن یان هەر دۆخێکی دیکە ڕووبدەن ئەگەر پرۆسی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندن پەشی کەوت دەکرێت پشت بە تەکنۆلۆژیا ببەسین وەکو ڕێگە چارەیەکی تا ڕادەیەک کاتی وەکو ئەلتەرناتیڤێک کە بەردەوامی بدا بە پرۆسی فێربوون بەردەوامی بدا بە پرۆسی خوێن بەبستمە بپرسم لە ڕێگەی ئەم تەکنەلۆژیای کە فەرمووتان تعویزی تا ڕادەیەکی سیستەمی پەروەردەکراوە بۆ فێربوون جا من ویستم ئەو خاڵەت کۆتایی پێبێنم بۆ ئەوی کە وەڵامێکی بەخوو مقدیمەیەک وەڵامیەوەی جەنابەت دەمەوە پێشتر شێوازی ئۆنلاین و خوێندنی ئەلیکترۆنی هەبووە بەڵام بەو ڕێژەیە نەبوو بەو بڕە نەبوو کە کۆرۆنا لەگە خۆیان هێنا کەواوێ کۆرۆنا وەرچەرخانێکی دروست کرد مامۆسایانی ئەمە قوتابیانی ئەمە پێویستیان بەڕاهێنانە پێویستیان بەوەیە سوود لەم تەکنۆلۆژیایە وەربگرن ئێمە لە وەزارەتی پەروەردە ئەو پلتفۆرمەمان دروست کرد کە پلتفۆرمی قوتابخانەی ئەلیکترۆنی بوو من دەتوانم بڵم بۆ دۆخی کوردستان کە سەرەتا و هەموو وەرچەرخانێک هەموو کارێک کە نوێگەری دێتە ناو هەر کۆمەڵگەیەکەوە ڕوبەڕووی کۆمەڵک ئالنگاریە بێتەوە ڕوبەڕووی کۆمەڵک تەحەدیاتە بێتەوە و ڕوبەڕووی کۆمەڵک دژبوون بە پرۆسەکەشە بێتەوە بەڵام لە هەمان کاتدا تا ڕادەیەک سوودمەند بووە و جۆرێک لە ئاشنایەتی چ لە لای ستافی مامۆسایان چ لە لای قوتابیان و خوێندکاران پیا کردووە ئەمە ئەلتەرناتیڤێکە نابێت شوێنی خوێندنی ناو پۆل بگرێتەوە بە تەواوەتی بەڵام ئەلتەرناتیڤێکە بەکاردێنرێت لەو حاڵەتانەی کە حاڵەتی نەخوازراون سوودیشی هەیە و لە هەمان کاتدا گرنگی زۆری هەیە بۆ قوتابیانیش و بۆ مامۆسایانیش بۆ مامۆسایانیش گرنگی هەیە کە توانن زیاتر کارامەیەکانی خۆیان لە شێوازی وانەوتنەوە پەرە پێ بدەن بۆ قوتابیانیش سوودی هەیە کە توانن ئەگەر لە حاڵەتێکی ئاساییش دۆخی خوێندن ئاسایی بوو ئەگەر قوتابیەک باری دارایی گونجاو نەبوو باش نەبوو پێویستی بە مامۆسای خصوصی پێویستی بە دەورەی تەقوێنەوێ دەتوانێت سوود لە وانانە وەربگرێکە لە قوتابخانەی ئەلیکترۆنین ئەگەر خێزانێک ویستی سەفەرێکی کورتی هەفتە ڕۆژی بکە بەڵام لەبەر منداڵەکەی لە قوتابخانەیە نەیتوانیەوە بکە خۆی پاڵپشتیەوەی کرد کە دەتوانێت خوێندنی ئەلیکترۆنی بۆ منداڵەکەی داوین کە بەڵام بتوانێت ڕێگەیەکیان هەبێت گەشتیان هەبێت بەهۆی منداڵەکەیەوە ڕێگری بۆ دروست نەبێت هەموو ئەمانە سوودی هەیە بەڵام ئەو قۆناغی کە کۆرۆنا ئەو شەپۆلەی کە کۆرۆنا لەگە خۆیان هێنا ئەوەی بەێمەوت یەکەم پێویستە سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین لە بواری پەروەردە دوو بۆ ئەوی سوود وەرگرتنەکەمان سوود وەرگرتنێکی باش بێ پێویستە مامۆسایان و قوتابیان لە ناو کەرتی پەروەردە ڕاهێنانیان پێ بکرێ بۆیە بتوانن بە شێوەیەکی باش ئیسفادە لە تەکنۆلۆژیای پەروەردە بە شێوەیەکی شێتوانین بڵێن کە ئیدارەدانی ئەزما دەست و پەنجەتان لەگەڵ نەرم کردو بۆ یەگەر هەر ئەزمەیەکی کە بێت بتوانین تەکنۆلۆژیا ئەلتەرناتیڤ بێت هیچمان نەبوو بەڵام بناغەیەکی باشمان داناوە من دەتوانم بڵێم لە ماوەیەکی قیاسی کەم هەموو ئەوانەی کە سیستمەکە دەبینن شایەتی لەسەرەوە دەدەن کە ئێمە هیچمان نەبوو لە ناو کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان لە ڕووی ئیسفادەکردن لە تەکنۆلۆژیای پەروەردەیی بۆ ئەم حاڵەتانی کە ڕوو دەدەن پەتا ڕووداوی سروشتی ڕووداوی نەخوازراو بەڵام لە کاوینەی نوێم درکمان بۆکە کە تەکنۆلۆژیا زەرورە لە مانجی دەی 2019 دۆکۆمنتەکان لەبەردەستن کە ئێمە پلتفۆرمی هەورە فێرمگەمان ڕاگەیان و لە مانجی 5 2020 لە ناو پەتای کۆرۆنا ئێمە قوتابخانەی ئەلیکترۆنیمان ڕاگەیان واتە لەوەی کە هیچمان نەبوو ئێستا خاوەنی سیستمێکی پلتفۆرمی خوێندنی ئەلیکترۆنی زۆر باش ئەمە تەمان بەبێ جیاوازی بۆ شار و شارۆچکە و گوندەکانیش ڕاستە بۆ نمونە لە گوندێکی سەرسنوور کە لەوانەیە هێڵی ئینتەرنێت خراپ بێت لەوانەیە ینی ماڵان باوکو و دایک ینی دەست و پەنجیان لەگەڵ تەکنۆلۆژیان دەرم نەکردێت بۆ ئەمە تەرکیز و فۆکەستان هەموو ئەوانەیە گە دەستیان ڕانەگەشت بێ بە ئینتەرنێت و هەروە دەستیان ڕانەگەشت بێ بە ئامێری زیرەک هەوڵمانداوە لە ڕێگەی داوینکردنی وانەکانیان لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە چه فەزایی بێت چ کەناڵە ناوخۆیەکان بێ وانەکان بەردەستخین بۆیە پرۆسی پەروەردە و فێربوون و خوێندن بەردەوام باش لەبەرەوە دەتوانم بڵێم ئێمە لە یەک کاتدا بەپێ ئەو شێوازی کە لە جیهان باوە شێوازی خوێندنی ئەلیکترۆنی و هەروەها شێوازی بەکارهێنانی تەلەڤیزیۆن کە ئەمانە ستانداردی جیهانین بۆ بەردەستکردن و فراهەمکردنی خزمەتگوزاری خوێندن ئێمە لە کوردستان هەموو ئەو شێوازانەمان فراهەم کردووە بە شێوازێکی باشیش کەناڵی ئاسمانیمان هەیە کەناڵی لۆکاڵیمان هەیە و زیاتر لە 8,000 وانە تۆمار کراوە کە لە زروفی کۆرۆنا بەردەوایان هەیە بگومان بە دڵنیایی هەم بەرداوامیان دەبێ هەم ئەگە کەم و کوڕی و تێبینیەک هەبێ بە شێوازێکی بەرنامە بۆ داڕێژراو لەلایەن
ئەوەی کە تیمی سەرپەرشتیارانی ئێمە چێشی باوەتەکان بکاتەوە ئەتوانین گۆڕانکاری ئەمەوێت وردە بچیتە سەر چاکسازیەکانی وەزارەتی پەروەردە بۆیش ئەگەر دەرفەتم پێ بدەیت پێکەوە راپۆرتێک ببینین لەسەر کار و چالاکی و هەنگاوەکانی وەزارەتی پەروەردە بۆ چاکسازی. لە چوارچەوەی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا و بە گوێرەی یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 پاش پێداچوونە و وردبینیکردن لە کۆی گشتی دۆسیەکانی سەر بە میلایکی وەزارەتی پەروەردە تایبەت بە مامۆسایان و فەرمانبەران کراوە کە ژمارەیان 162613 کەسە 1330 حاڵەت دەستنیشان کران بە پێی یاسای چاکسازی هەموو سەرپێچی و زیادەیەک کە لە پلە و سەرموچە و زیادە دەستنیشان کراون ڕێکار بەرامبەریان وەرگیرا و 1111 حاڵەت دەستنیشان کران کە بڕگە و مادەکانی یاسای چاکسازی دەیانگرێتەوە. ئەو پارێک کە دەگەڕێتەوە بۆ گەنجینەی حکوومەت لە یەک مانگا بەپێ ئەو یاسای چاکسازیە کە کارمان لەسەری کردووە 132 میلیۆن و 562 هزار دینارە. هەروەک بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی کەرتی تایبەت لە پەروەردەدا و پاراستنی مافیا وڵاتیان لە دەسەبەرکردنی خزمەتگوزاری پەروەردە و فێرکردن بە کواڵەتێکی بەرز و ڕاگررتنی هاوسەنگی نێوان نرخی خوێندن و جۆری خزمەتی پێشکەشکرا و لە کۆی 59 سەرداندا 354 سەرپێچی تۆمار کراوە. یەکێکی دیکە لە هەنگاوە گرنگەکان قەدەغەکردنی زیادکردنی کرێی خوێندن بوو بە جۆرێک داشکاندنی نرخی خوێندن بە ڕێژەی لە 10 و ڕێژەی لە 15 و ڕێژەی لە 125 دیاری کراوە بۆ هەردوو وەرزی خوێندنی 2019 20 و 2020 لە هەمان کاتدا بابڕی 380 ملیۆن دیناریش سزایە و باخچە و قوتابخانە و پەیمانگە ناحکومیانە دراون کە سەرپێچیان کردووە. بابڕی 72 ملیۆن دیناریش سزایە و پەیمانگە پیشەیانەش دراوە کە سەرپێچی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردەیان کردووە. هێشێکی دیکە لە هەنگاوەکانی چاکسازی وەزارەتی پەروەردە ئەنجامدانەوەی گرێبەستێکی نوێ لەگەڵ قوتابخانەکانی سابیس کە بە بەراورد بە گرێبەستەکانی پێشتر 18 ملیۆن و 900 هزار دلار لە ماوەی 4 ساڵدا کەم دەکرێتەوە. هەر لە دەستپێکە کابینانی سەرڕاستپاردا جەنابێ وەزیری پەروەردە فەرمانێکی ویزاری دەرچوو کە 7 قوتابخانەی سابس ببنە ئێک قوتابخانە یانجی ئێک کارگەری و بێن سەر بەرەبەراتی گشتی فێرکردنی بنەرەتی. مەبەستی ئەوە بوو کە چاکسازی بکەین. هەر لەم کابینەیەدا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بایەخی تایبەتی بە میدیای پەروەردەیی و بڵاوکراوە داوە لەوانە یەک لە مانگی 5 2020دا کەناڵی لۆکاڵی پەروەردەیی لە سلێمانی گۆڕا بە کەناڵێکی ئاسمانی. دوو کەناڵی لۆکاڵی پەروەردەیی دووەک ئەم کەناڵە لۆکاڵیە پەروەردەیە تایبەتە بە شێوەزاری بادینی. سێ ڕادیۆی پەروەردەیی ئەم ڕادیۆی پەروەردەیە هۆشیاری و پەروەردەیی و بابەتی جۆرا و جۆر لە بواری پەروەردە و دەروونناسی و گەشەپێدان بڵاو دەکاتەوە. چوار تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر ئەم کەناڵە لۆکاڵیە پەروەردەیە بە هەمانگی ڕێکخراوی یونسکۆ دادەمەزرێت. هەر لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا دەستمان کرد بە پەخشکردنی کەناڵی پەروەردەیی سلێمانی کە کەناڵێکی پەروەردەیی سەرتاسەری هەرێمی کوردستانە لەسەر سەتەلایت بۆ ئەوی منداڵان بتوانن بەردەوامی بە خوێندن بدەن. توانیمان داتەبێزێک بە ناوی ئیڕاهێنان کە داتەبێزێکی سەردەمیانەیە مامۆستایان دەتوانێت سوودی لێ وەربگرن و ڕاهێنانەکان بە شێوەی ئینفۆگرافیکی پەخش دەکرێت و یاخود پێشکەشی مامۆستایان دەکرێت لەو شوێیە. لە ساڵی خوێندنی 2019-2020دا وەزارەتی پەروەردە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی یونسێف هەڵمەتی گەڕانەوە بۆ قوتابخانە باک تو لێرنین لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر وەک پرۆژەیەکی ئەزموونی پیلۆت دەست پێ کرد. ئامانج لە پرۆژەکە دەستنیشانکردن و دواتر گەڕانەوەی ئەو منداڵانەی لە خوێندندا بڕاون یاخود هەر نەچوونەتە بەرخوێندن تا ئەم ساتەش لە سنووری هەولێردا 1003 منداڵ گەڕاونەتەوە بەر پرۆسەی خوێندن. جنابی وەزیر بێگومان لە وەزارەتی پەروەردە وەکو باقی وەزارەتەکانی کە دوو جۆر چاکسازی هەیە و چاکسازیە کە بە پێی یاسا ڕێکخراوە ئەوەشیان کە وەزیری وەزارەتەکە بەخۆی بەدواداچنی بۆ دەکات. بۆ نمونە ئەمەوێت لەسەر چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 بوەستین وەزارەتی پەروەردە چی کرد؟ لە یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و امتیازات سێ تەوەر پەیوەندی بەێمەوە هەیەوە وەزارەتی پەروەردە. تەوەری یەکەمیان بابەتی ئەوە بوو کە لە مادەی ژمارە 5 ئاماژەی پێدات کە بۆ کەس و کاری شەهید واتە کوڕ و کچی شەهید و هاوسەری شەهید کە شووی نەکردێتەوە
خوێندن داوینکری ئێمە ڕێنماییمان پێ دەکردووە لە مادەی 47 لە ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2020 ئاماژەمان پێداوە و لەو ڕێنمایی قوتابخانە و پەیمانگە ناحکومیەکان کە هەمواریشی دەکەینەوە جارێک کە تەشکیلی لەکەینەوە و دەمانێت ئیمتیاز بزێنە کەم ئەندامی سەنگەری شۆڕشەکانی هەموو کوردستانیش ئەمە وەکو تەوەری یەکەم ئێمە ئەمەمان جێبەجێ کردووە خاڵی دووهەم بابەتی دوو موچەیی بۆ کردلایەن وەزارەتی داراییەوە لیستی ئەوان فەرمانبەرانە هاتوون کە دوو موچەیان هەبووە ئەویش تەدقیقی تیاکراوەتەوە موچەکان ڕاگیراون بە شێوشکاتی ئەوەی کە مستحق بوو بە جۆرەی قانون مافی ئەوەی هەبوو بێ کاروبارەکانی بەڕێوە چوە ئەوشی کە بەدەر لە یاسا موچەی وەرگرت بێ موچەکەی ڕاگیراوە خاڵی سێ هەم ئەوەیە کە ئێمە وەزارەتێکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستانی تقریبا نزیکی لە 139 هەموو فەرمانبەرانی کەرتی مەدەنی لە هەرێمی کوردستان لە وەزارەتی پەروەردەیە 162613 دۆسیەی فەرمانبەران و مامۆسایان لە وەزارەتی پەروەردە وردبینی پیاکراوە بە قیاسێک کە کەمتر لەو کاتێک کە بۆ ئێمەشدانراوە سەرجەمیان وردبینیان بۆ کراوە 1111 دۆسیە گرفتی لەسەر بووە لەو 1130 بۆ دواتر کراوەتە سەر 1111 ئەوانی کە گرفتیان نەبووە لە 1111 دۆسیە کە گرفتیان هەبووە 1041یان موچیان بە زیادە لە دەرەوەی یاسا بۆ حساب کراوە کە بڕەکەی مانگانە 132 میلیۆن دینار ئەگەر لە ساڵێکە حسابێکی زیاتر لە ملیارێک و 500 میلیۆن دینارەکە ئەمە بە راپۆردەوەمان داواتە سکرتارەتی لیژنەی باڵای چاکسازی بۆی کە ئەو بڕیاری پێدەرچێ و ئەو بڕەپارە هەموو شتێکی تەواو بووە فایلەکان تەدقیقی تیاکراوە چونکە ئەو بەرپرسیارەتیە ناکرێت بڕیار لەسەر شتێک بدەیت و دواتر وانەوێ بەڕاستی تەدقیقێکی تەواوی تیاکراوە ئەوی کە پەیوەندی هەیە بە وەزارەتی پەروەردەوە تەواو کراوە بە بڕیاردان لەسەر گەڕانەوەیان بۆ پلەی خۆیان ملیارێک و 500 میلیۆن دینار ساڵانە ئەگەڕێتەوە بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئیزافەتەن ئەمە وەکو یاسای چاکسازی ئیزافەتەن بۆ ئێمە پرۆسی چاکسازیمان هەیە ئەمە چاکسازیمان لە گرێبەستەکانی قوتابخانەکانی سابیس کردووە من ئەمەوێت پرسیار لەسەر ئەوەش بکەم ئەو چاکسازیانەی خۆتان کردوتانە لە دەرەوەی ئەم یاسایەکەیە وردە وەرداگەر بچینە سەریان یەکەمیان بەسەرکردنەوە چاودێری وردی قوتابخانە و پەیمانگە ناحکومیەکان جەنابی وەزیر ئەمە یەک بوو لەو کێشانەی کە زۆر میدیاکان ڕوبەڕوویان دەبەوە بۆ نمونە کەسانێک بزنس لە بواری پەروەردەکان بێگومانە مەحەقش مەشروعی خۆیانە بەڵام پەروەردە وەلا نەندرێت بۆ کاروباری ئەم پەیمانگە و قوتابخانە ناحکومیانە گلەیی زۆر هەبوو بۆ ئەمە چی کراوە لە وەزارەتی پەروەردە هەنگاوی جدیمان بۆ بابەتانە ناوە زیاتر لە 384 سەرپێچی لەسەر قوتابخانە تۆمار کراون کاری وەزارەتی پەروەردە بە دوو ئاراستەکاری کردو یەکەمیان هەنگاوێکی ئیسلاحی مۆڵەت پێدان بە هەندێک سەرپێچی هەیە کە سەرپێچی تا ڕادەیەک خەفیفن زۆر قروز نین و کاریگەری زۆریان نابێ مدەی هەفتەیەک دە ڕۆژان پێدراوە کە ئەو سەرپێچانە چارەسەر بکەنەوە و لیژنە سەردانی کردو هەندێک سەرپێچی دیکەش هەیە سزای کارژێڕی و هەروەها سزای دارایی لە سەردانراوە بۆ نمونە ناتوانم پێت بڵێم زیاتر لە 380 میلیۆن دینار تا ئێستا قوتابخانە ئەهلیەکان غەرامە کراون هەتاوەکو بڕواری 25/4/2021 380 میلیۆن دینار غەرامە کراون پەیمانگە پیشەیەکان زیاتر لە 72 میلیۆن دینار غەرامە کراون بە لەگەڵ ئەوەشە هەنگاوی ئیسلاحی نراوە ڕێنمایەکانیش تۆکمە کراوەتەوە چونکە چاکسازیەکە بەستەن هات چاکسازی بڕیاردەرکردن نییە بەڵکو تەشریعکردنەوەی قانون و هەروەها دەرکردن و دەرچوانی ڕێنمایی نوێ بۆ ئەوەی کە ئەو کلێنانەی هەیە ئەو سەغەرانەی لەناو ڕێنمایی و قانونەکانە هەیە پڕیانکەیتەوە توانیوانە لەو ئاسەژیشکەین ڕژدی لەسەرەوەی کە بێت چاکسازی تەواو لەم بابەتە بکرێ تەشجیعی کەرتی تایبەتەکەین بۆ خوێندن چونکە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە نییە کە بزنس بخاتە سەر پەروەردە بەڵکو ئەوەیە پەروەردە واتە پی پەروەردە پێشپی پاراکەوێت لەبەرەوە ئەمان مافی خۆیانە ئەگەر بزنسەکەم بەڵام ئەم بزنسە جیاوازە لە هەموو بزنسەکانی کە بزنس لە کەرتی پەروەردە ناهێڵین پی پارە پێشپی پەروەردە بکەوێت چەندین حاڵەت هەبوو تەداخولمان تیا کردووە قوتابێک لە بەرەوەی پارەی نەداوە نانێشتۆ بەشداری امتحانات کا بە شخصی بۆ خۆم بەشداریم تا کردووە و ئەمەش لە هیچ شوێنێک ڕێگەمان پێ نەداوە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام تا ئەو حەددە ڕێگە پێدراون کە هاوکار بێ کە باڵانس ڕابژیرێ نەگەوەی کە ئیستیغلالی تیا بکرێت لەبەرەوە ئێمە لە وەزارەت سیاسەتمانەوەیە تەشجیعی کەرتی ئەهلیەکەین بۆ ئەوەی کە هاوکاری کەرتی حکومی بێ بەڵام لەسەر بنەمای ئەوەی کە پەروەردە پێش بزنس بکەوێت لە هەمان کات ئەوان حەقیی مەشروعی خۆیان هەیە بەڵام لە هیچ کاتێکا ڕێگە نادەین قوتابیانی ئێمە و خوێندکارانی ئێمە لەبەر هەر هۆکارێک بێن لە ناو ناوەندەکانی خوێندنی حکومی تووشی گرفت ببن لەبەر ئەوەی کە تێڕوانینی بزنسمانێک یان سەرمایه‌دارێک بە جۆرێکە کە دەبێت پارە پێش پەروەردە سەبارەت بە دابەزاندنی کرێی خوێندن لەم قوتابخانە ئەهلی و پەیمانگانەتی من دەمەوێت بە ڕوونی شتێک بڵم ئەگەر لە سیاقی قانونی ئاماژەی پێ بدەیت
ئێمە دۆخەکە مامەڵەیەکی جیاوازی هەیە بەڵام ئێمە لە سیاقی واقعی مامەڵەمان سیاقی واقعی ئەوەیە کە بۆ ساڵی خوێندنی 2019 و هەروەها 2020 داشکاندنمان کردو بە ڕێژەی جیاواز لە سەتادا و هەروەها لە 15 لە 25 لە ئەمانای ئەخیر لەسەر نیوەی وەرزیانی لەسەر نیوەی ئەو ساڵە ئەرچی حکومەتداری ئەوەیە تۆ باڵانسێک ڕاگری لە نێوان بەرژەوەندی قوتابی بەرژەوەندی مامۆستا و فەرمانبەرەکانت کە لە ناو ئەو کەرتە دەوامەکەن و نزیکەی 10,000 کەسن کە دەبێت ئەوانش تەمینی موچە و شایستەکانیان بکرێن ناو بزنسمانەکەەوە واتە ئێمە تحقیقی مەساڵحی کەسوکاری قوتابیان و خوێندکارانەکەین و هەروە تحقیقی مەساڵحی مامۆسا و فەرمانبەرانی شەکەن کە ئەمانە دەرچووی دانەمەزراون و لەناو کەرتی گشتیە لەناو کەرتی تایبەتا ببەخشە کارەکان و لە هەمان کاتدا حتا ئەو حەدەش پاڵپشتی بزنسمان و وەبەرهێنەرانی بواری پەروەردەین کە تووشی حاڵەتی ئیفلاسی و دۆخی ناچاری و نەخوازراو نەبنەوە لەو بۆیە بەردەوام بن ئەگەر بەعزێ جار هات بێتە سەر و حاڵەتی کە لە ناو بزنسەکەی خێریشی نەکردبی ئەمە ئەومان هەر قبول کردووە بەڵام نەمانێشتۆ لەو نەمانێشتۆ لەو دۆخانە هەم تەتەڕوف لەسەر حسابی قوتابیان و خوێندکاران ڕوودا هەم نەشمانێشتۆ قوتابخانەکانمان ئیفلاسکەن چونکە ڕاگررتنی ئەم باڵانسە لە ڕووی ئابوووریەوە بەڕاستی ئەرچی حکومەتداریە واتە تۆ دەبێت سێ بەرژەوەندی بەپی ئەولەوێت حسابیان بۆ بکەیت بەرژەوەندی یەکەم ئێمە قوتابیان و کەسوکارەکانن پاشان مامۆساکان و فەرمانبەرەکانمان لە ناو کەرتی تایبەتن پاشان بزنسمانەکانن بەپی ئەم ئەولەوێتە ئێمە کارمان کردو هەوڵمانداوە ئەم باڵانسە لەم دۆخە ڕابگرین ئەجا ئەوەی دیکە کە دەمێنێتەوە ئەوژەوەیە بە دوواداچوونی جددیمان کردووە لەسەر ئاسی جێبەجێکردن من نایشارمەوە ڕێزم بۆ کەرتی تایبەت هەیە کەرتی تایبەت لە کوردستان هێشتا لە قۆناغێکی ڕاگوزەرە هێشتا لە قۆناغێکی ئینتیقالیە دەبێت زۆرترین ڕقاوی لەسەر هەندێک جار بە من دەوتێت تۆزێک توندی لەو وارە بەڵام من ئیمانم بەوە هەیە کە ئەم قۆناغی ئێمە قۆناغێکی ڕاگوزەرە بۆ کەرتی تایبەت دەبێت زۆرترین ڕقاوی لەسەر بێ و چاودێریی زۆر چڕ بکرێن بۆ ئەوەی خۆتزیینەوە لە جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکان و فەرمانەوەزاریەکان دروست بەخساندنی هەلی کار یەکێکە لەو خاڵانی کە لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان خۆتان نەزان کە تەرکیزی زۆری لەسەر دەکرێت بۆ پرسی دروستکردنی پیشێگەر لەو بوارانە چی کرا و ئەجندای ئێوەچیە بۆی هاوکار بن بۆ وەزارەتەکانی وڵات دەمەوێت بە دوو ئاڕاستە وەڵامی و پرسیارە بدەمەوە ئاراسی یەکەم هەلی کار دوم ئاراسی دوم مابەستەکردن بە کارامەیی بۆ هەلیکە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە لەما ئەوەی وان نزیکەی 2 ساڵی کابینەی نوێم بەس لە ساڵی یەکەمی خوێندن کە تا ڕادەیەک ئیسیقرارێکی زۆر لە ناو پرۆسی پەروەردە هەبوو هێشتا ڤایرۆسی کۆرۆنا نەهاتبوو 3299 دەرچووی زانکۆ و هەروەها بڕوانامەی ماستەر و دکتۆرا و بڕوانامەی دیبلۆمیش و تەنانەت شەشی ئامادەی ژۆک و فەرمانبەر لە ناو ناوەندەکانی خوێندنی ناحکومی لە باخچەی ساوە باخچەی منداڵان لە قوتابخانە لە پەیمانگاکان دامەزران بوو ئەمە مساهمەی ئێمەیە وەکو وەزارەتی پەروەردە و دوای ئەو ڕێنمایانی کە جەنابی سەرۆکی حکوومەت سەبارەت بە ڕەخساندنی هەلی کار بۆ هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێم فەرمانی کردووە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە توانیمانەست بەس لە ساڵی یەکەمی خوێندن هێشتا داتای ئەم ساڵمان لەلان نییە لەبەرەوە هێشتا ساڵی خوێندن تەواونەوە چونکە داتاکان هەلعادە لە نزیکەی مانگی کۆتایی مانگی حوت و بیداتی مانگی هەژۆرەگیریە 3299 هەلی کارمان لە ناو ناوەندەکانی خوێندنی ناحکومی ڕەخساندووە خاڵی دووهام ئەوەی کە تۆ چۆن دەستێکی کاری کارامە ئامادەسازکەی بۆ بازاڕی کار بەشێکی لەم بابەتە لە قۆناغی لە قۆناغەکانی بیدایی قۆناغەکە نەک ئیبتیدایی بیدایی قۆناغەکە پەیوەندی هەیە بە وەزارەتی ئێمەوە کە خوێندنی پیشەیە خوێندنی پیشەیی لە کوردستان بەڕاستی لە تەنگەژەیەکی گەورەیە و پێویستی بەوە هەیە کە معالەجەیەکی بنەڕەتی بۆ بکرێت معالەجەکەش ئەوەیە کە دەبێت لەسەر ئاسی قوتابخانەکانی پیشەیی دەست پێ بکرێت ئامادەیەکانی پیشەیی دەست پێ بکرێت بۆ ئەم مەبەستا ئێمە لە کابینەکانی ڕابردوش پرۆژەی خوێندنی پیشەیی هەبوو بەڵام لەبەر قەیرانی دارایی نەتوانراوە جێبەجێکرێت بە تایبەتی 3 کۆمەڵگەی پیشەیی هەیە کە دیزایانی کۆمەڵگەکان و پرۆگرام و ڕاهێنانی مامۆساکانی هەموو شێوازەکانی تەوزیح کراوە بەڵام بودجەیەکی زۆری پێویستە لە هەولێر و لە دووەک و لە سلێمانی بەڵام بودجەیەکی زۆری پێویستە کە بخۆم وایە تەوەقوعم وایە لە ئێستا نەتوانینەوە جێبەجێکەین کە وەکو حکومەت نەتوانین جێبەجێکەین ئێمە هەنگاوە ببنین بۆ ئاراسایی کە بە شێوازی PPP جێبەجێ بکەین بە شەراکەت لەگەڵ کەرتی تایبەت ئەمانە جێبەجێکەین بەڵام خوێندنیەک بڕەخسێنین بۆ قوتابیانی ئێمە کە خوێندنیشی بێبەرامبەر بێت لەلایەکی دیکە لەگەڵ ئاژانسی کۆیکا ئێمە دیدار و گفتوگۆکانمان بەردەوامە بۆ پەرپێدانی خوێندنی پیشەیی وا ئێستا دەستمان پێکردەوە بە هەوڵی خۆمان لەگە حکومەتی پۆلۆنیا ئەوان کە لە بواری کەرتی پیشەیش تا ڕادەیەک باشن بۆ ئیسپادە لە خبراتی ئەوان بکەین
لەگەڵ یونسکۆ ئێسا پرۆژەی حاضرمان هەیە بۆ ڕاهێنان لە پارێزگای دوهۆک و هەروەها لە پارێزگای سلێمانیش پێویستمان بەوە هەیە ئاسی کەرتی پیشەیی لە کوردستان بەرز بکەینەوە. ئەمیش بە یەکەم بە ڕاهێنانێکی زیاترەکرێت، دوو بە نوێگەری لە پرۆگرامەکانی خوێندنەکرێت، سێ بە باشکردنی ژێرخانی قوتابخانە پیشەیەکان لە هەرێمی کوردستان هاکرێت. هەموو ئەم بابەتانەش مکلیفن، بەڵام هەنگاومان ناو و ڕوئایەکی تا ڕادێک وازەحمان هەیە. بۆ ئەوەشی کە کەرتی خوێندنی پیشەیی لە کوردستان گەشە پێ بدەین، تەنها لەسەر ئاسی لایانی حکومی نەبێ، لەسەر ئاسی لایانی ئەهلی ئێمە ئێستا دەستمان کردو بە پێدانی مۆڵەت بۆ خوێندنی پیشەیی. یعنی تەنها خوێندنەکە با خوێندنی ئەکادمی نەبێ، کەسێک بێوێ قوتابخانەیەکی ئەهلی دابمەزرێنێ، قوتابخانەیەکی بنەڕەتی دابمەزرێنێ یا پەیمانگای دابمەزرێنێ، بەڵکو ئامادەیەکی پیشەیی دابمەزرێنێت کە 32 جۆر پسپۆڕیتیایە. بۆ ئەم مەبەستە لە چوارچێوەی ڕێنمایەکانی خۆمانە ئاسانکاریمان کردووە، تەشجیعمان کردووە، هاندانمان بۆ کردووە، هەم لە ڕووی ڕسومات، هەم لە ڕووی خیتابی زەمان، هەم لە ڕووی نوێکردنەوەی مۆڵەت، هەمووی جیاوازە لە دروستکردن یان تەسیسکردنی پەیمانگایەکی ئەهلی و قوتابخانەیەکی ئەکادمی با بڵێن زانستی یان وێژەیە یان قوتابخانەیەکی پیشەیی بۆ ئەوەی لە بواری خوێندنی پیشەیی لە کەرتی تایبەت گەشە پێدانێکە بێ مۆڵەتمان داوە و ئێسا دەست پێکراوە وابزانم لە 3 قوتابخانە خوێندنی پیشەیی لە کەرتی تایبەت دەست پێکە بە 32 پسپۆڕێتی جیاواز و ئامانجمانە ئەمە فراوان بدرێت. زۆر زۆر ماون، بەڵام ئەوکارن راپۆرتێکی ترییان دروست کردووە با پێکەوە بینەریبین. لە هێڵە گشتیەکانی بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی خزمەتگوزاریەکان لە خاڵی سێم جاخت لەسەر پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن و گونجاندنیان لەگەڵ ستانداردە باوەکان کراوە. کار دەکەین بۆ بە پێداچوونەوە بە منهەجی پەروەردەیی و گونجاندنی نەوەڕۆکیان بە پێی ستانداردە باوەکان. بۆیە لەم سۆنگەیەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسەنگاندنێکی زانستی تێر و تەسەلی ئەنجام داوە. گرنگترینە و بابەتانەی سەربار کراونیان گۆڕانکاریان تێداکراوە. بۆ ساڵی خوێندنی 2019-2020 کوردی پۆلی 12 فەلسەفە و دەروونزانی پۆلی 10 و 11 ئامادەیی کارامەیی و بەها کۆمەڵایەتیەکان لە خۆناغی 1 تا 9 بنەڕەتی بۆ ساڵی خوێندنی 2021-2022 ئامادەیە بۆ خوێندن. خۆشبەختانە بەرنامەی کاری ئەم کابینەیە یەکەم ئەوە بوو کە بایەخدان بە بڕگەکانی سەرجەم بڕگەکانی خوێندن بکاتن کە پرۆژەی خزمەتگوزاری پەروەردەییە، کابینەیەکی چالاک، کابینەیەکی سەرکەوتوو، کابینەیەکی کارکردن بەبێ ماندووبوون، ماندوونەناس، شەو ڕۆژ کار دەکا بۆ ئەوەی بگەینە ئامانج. هاوکات بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی بانکی نێودەوڵەتی چاکسازی لە پرۆگرامەکان بە بەردەوامی ئەنجام دەدرێت. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزارەتی پەروەردە و فێرکردنی حکوومەتی هەرێم بایەخێکی زۆریدا بە پرۆسەی بە ئەلکترۆنیکردن و بە ئۆنلاینکردنی پرۆسەکانی خوێندن و هەموو سیستەمانی دیکە کە لەناو پەروەردن لەوانە پرۆسەی ئی پەروەردە کەوا پرۆسەیەکە تەواوی زانیاریەکانی قوتابی، فەرمانبەر، مامۆسایان و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی پێویست بە پەروەردەی تێدایە. پۆسەی ئەلکترۆنی یەکێکی دیکەیە لەو کارانەی کەوا لەم کابینەی بایەخی پێدراوە لەوەی کە لەموو دوا بەدەستی پۆستەکان لە بەڕێوەبەری تێگەشتەکان و ناگاتە وەزارەتی پەروەردە لامان کاتدا بایەخ درا بە پلاتفۆرمی پەروەردەیی ئیوانە کە دوای کۆڤید-19 و بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ئیوانە دروست کرا بۆ ئەوەی قوتابی خوێندکار لەوانەکانی دانەبڕێ و لەگەڵ مامۆستاکانی لە شێوەیەکی ئەلکترۆنی ئۆنلاین بەردەوامی پێبات. بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکان و بە تایبەتی وەزارەتی پەروەردە زۆر قورسە لەبەرەوەی زیاتر لە 170,000 فەرمانبەر و مامۆستا لە خۆ دەگرێت و زیاتر لە 1,800,000 قوتابی لە خۆ دەگرێت. بەڵام ئێمە هەنگاوی یەکەممان زۆر خۆشبەختانە هەنگاوی یەکەم ناوە بەو ئاراستەیە و ئینشاڵڵە بم نزیکانە بەرهەمەکەی زۆر بەدیار دەکەوێت. لە 15 2009 چەندین باڵەخانەی قوتابخانە و باخچەی منداڵان لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دروست کراون و نۆژەن کراونەتەوە. سەرچاوی تەمویلیە و پرۆژانە هەندێکیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و هەندێکی دیکەشیان لەلایەن ڕێکخراوەکان و کەسانی خێرخواز و وەبەرهێنەران بووە و 37 قوتابخانەش دروست کراون. خۆشبەختانە لە کابینەی نۆ پارەیەکی گونجاو و باش تەرخان کرا بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان سەرەتا. دواتریش ئەو مەشارەعانەی کە ڕاوەستا بوون دەستمان پێکرد بە ئەنجامدانی ئەو مەشروعانەی کە دروستکردنی قوتابخانە بوون. توانراوە 42 قوتابخانە و باخچەی ساوایان دروست بکرێت لەسەر بودجەی وەزارەتی پەروەردە و ڕێکخراوەکان و وەزارەت ئەنجومەنی وەزیران و
هەروەها سەرمایەدارانە بە ڕێزەکانیش. جگە لە بەردەوامیدان و گەشەپێدانی هەموو ئەوانەی ئەنجام دراون وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک پلانی گرنگی بۆ داهاتوو داناوە. لەوانە ئەلیف پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن کە تا کۆتایی کابینەی نوێم بەرداوام دەبێ بە بایەخدان بە زمانی ئینگلیزی. جیم لەگەڵ پەسەندکردنی پرۆژە یاسایی پەروەردە و فێربوون وەرسەرخانێک لە سیستەمی پەروەردە دێتە ئاراوە و وەزارەتی پەروەردە لە چۆرچێوەی یاسایەکی تۆکمەدا کارەکان بەڕێوە دەبات. دال سازدانی کۆنفرانسێکی هاوبەشی نێوان وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی سەبارەت بە چۆنیتی پێشنیازکردنی وەرگرتنی قوتابیان و خوێنکارانی خۆناغی 12 ئامادەیی لە پەیمانگاکان و زانکۆکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. دەستخۆش بۆ هاوکارانم بۆ دروستکردنی ئەو راپۆرتە. جەنابی وەزیر لەسەر چاکسازیەکان زارش گەڕادەوەستیەوە گرێبەستی قوتابخانەکانی سابس بە پێی ئەو ڕقەمە ئەگەر هەڵە نەبم 18 ملیۆن و 900 هزار دلار لە ماوەی 4 ساڵدا کەم دەکرێتەوە. وردەکاریەکانی زیاتری ئەم گرێبەستە و گرێبەستەکانی ترس. خۆی گرێبەستی سابیس لە سیوێکی هەشتی ئەم ساڵ کۆتایی داهات و گرێبەستەکە 3 ساڵ جارێکێ واتە 3 ساڵ جارێک نوێیەکرێتەوە. بۆ یەکەمین جارێمە توانیمانە بە فەرمانی ڕاستە خۆی ئەنجومەنی وەزیران و لیژنەیەکمان دروست کردووە لە وەزارەتی پەروەردە بە ڕێزمان مۆساشیلان سەرۆکایەتی لیژنەکەیە کرد بۆی عادەی جەدوەلی ئەم ساڵ و 3 ساڵی ئایندەش توانیوانە چاکسازی تیا بکەین بە بڕی 18 ملیۆن و 900 هزار دلار واتە 18 ملیۆن و 900 هزار دلار لە گرێبەستی قوتابخانەکانی سابیس کەمکراوە. شتەکان شۆکە خۆی زۆر چاکسازی زۆر باشی دیکەش کراوە لەو بوارە کە ئەوانە هەندێکیان شتی وردەکارین و کاروباری ڕۆژانە بوون و هەندێک شێواز هەبووە بۆ بەڕێوەچوون کە پێویستی بەوە بۆ ئیسلاح بکرێتەوە و ئەوانەش کراوە بەڵام من بەس تەنها باسی ڕقەم بۆ جەناب دەنا لە ناوناوە ڕۆژ ئیداریاتیش شتی دیکە بەشێک لەو جیر و گفتانێک کە زۆر زار وەزارەتەکان بە شێوەیەکی گشتی و پێم وایە بێت سێکتەری پەروەرز تووشی دەبنەوە لەسەر ئەو پرۆژە یاسایانیان ئەو یاسایانەی کە هەنوو دەستان دەگرێت لەوەی کە چاکسازی بکەن بۆ هەموارکردنەوەی یاساکان چکرا لە سەرەتای کابینەکە بابەتی پەروەردە تۆزێک بابەتێکی فراوانە لە سەرەتای کابینەکە هەتاوەکو چەند مانگێک لەوە پێش ئێمە کارمان لەسەر ڕژنووسی یاسای پەروەردە و فێربوون لە هەرێمی کوردستان کردەوە. یاساکە یاسایکی فراوانە هەڵە نەبووم 1970 تا 200 مادەیە کۆی گشتی پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستان دەخۆوەگرێ و تا ڕادەیەک نوێگەریتیە تا ڕادەیەک احتیمال لەسەر مەبدەی لە مرکزی ئیداری کراوە تا ڕادەیەک گۆڕانکاری لە هەندێک کاروباری پرۆسی پەروەردە کراوە و دڵنیایی جۆری ئەوەی کە پێوترێک کوالەتی ئەشۆرانس بەشێکی گرنگی ناو ئەو پرۆژە یاسایەکەەوە زۆر زۆر گرنگە. ئێمە لە کوردستان یاسای ژمارە 4 ساڵی 1992 وەزارەتی پەروەردەمان هەیە کە 4 جار هەموار کراوە پێماوێ و هەروەها یاسای ژمارە 14 ساڵی 2012 قوتابخانە و پەیمانگانە حکوومیەکانمان هەیە کە ئەمانە تەحەکوم بە پرۆسی پەروەردەوەکەن. ئێستا دوای دەرچوونی ئەو یاسایە کە لە ئەنجومەنی وەزیران تەوەقوعەکەم لە ئایندەیەکی نزیک تەسویتی لەسەر بکرێت چونکە خراوەتە بەردەست ئەندامانی ئەنجومەنی وەزیران لەلایەن بەڕێز سکرتارێتی ئەنجومەن و هەروەها بەڕێز دکتۆرە ڤالا بۆی ئەندامانی ئەنجومەن ڕایخوایی لەسەر دەرببڕن پاشان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تەسویتی لەسەرکرێ و ڕەوانەی پەرلەمانی کوردستان نەکرێ و پێشتریش هەماهەنگیمان هەبووە لەگەڵ لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان دانیشتمان هەبووە پرۆژەکەمان ئەم پرۆژێ لەگەڵ پرۆژەی سەردەمە گونجێت پرۆژەکە یەکەم پرۆژەیەشی متەکامیلە بۆ کۆی پرۆسی سیستەمی پەروەردە چه حکومی و چه ناحکومی ئیتر یاساکانی دیکە بە دەرچواندنی ئەو یاساکانی دیکەی لەغا بنەوە ئەوە دەبێتە یاسای پەروەردە و فێربوون یاسای تەنها هەیکەلی وەزارەت نییە ینی ئەگەر سەیری یاساکانی دیکە بکە یاسایەکی زۆر کورت و مفەسەڵن بۆ ئەوەی پرۆسی پەروەردە لە میزاج دوور بخەیتەوە بۆی استقراریت لە پرۆسی پەروەردە هەبێ پێویست بەوە هەیە ڕوئیاکی دوور و درێژ لە ناو یاسادا بڕێژی کە بە گۆڕینی من و بە هاتنی وەزیرێکی دیکە بابەتە جەوهەریەکان دەستکاری نەکرێن شتێکم بیر نەچێ بەڵام پرۆژەیەکی گرنگە و من ناڵم بێکەم و کوڕیە دەکرێت ئەوانەی دوای ئێمە دێن هەرکەم و کوڕێک هەبوو تعدیلی یاساکە بکەنەوە گرنگەوە ئێمە بناخە داهانین ئێستا و ئەمە ئەگەر لەم کابینەیە بتوانین تێی پەڕێنین پێم وایە گەورەترین شانازیە
گەورەترین سەروەریە کە پرۆژه یاسایەکی وردی دریشتی جوانی ڕێک و پێک هەبێ بۆ کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان کە تحکم بە هەموو جوانبەکانی پرۆسی پەروەردە بکە ئەگە هەرکەم و کوڕێکشی هەبوو فەلسفەی تعدیلکردنی هەر قانونێک بۆ ئەوەیە کە لەگەڵ زەمان و مەکانی داهاتوو بگونجێ ئەتوانرێت لە پاشتر هەر تعدیلێکی پرسیارم زۆر ماوە ئەگەر وەڵامی ئەو پرسیارانم بە کورتی دەستکەوێت لە کارنامەی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ترکیز لەسەر پێداچوونەوە بە منهەجی پەروەردەیی کراوە بۆ ئەمە چی کراوە؟ بەڵێ یەکێک لەو خاڵانەی کە لە کارنامەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە ئاماژەی پێدراوە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن ئێمە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکانمان ڕاستپاردۆ بە فەرمانی وزاری کە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن کرێ پێداچوونەوەمان بە پرۆگرامەکانی خوێندن دەست پێ کردووە چ لە ڕووی زانستی چ لە ڕووی زمانەوانی پرۆگرامێکی باش تێکسبووکی باش لە کتێبەکان تا ڕادەیەک ئەتوانم بڵم لە ئاستی ئەو تەوەقعاتی ئێمەیە کە ئێسا لەم قۆناغایەتیاین دەستی پێکرا و کارەکانیشی ئینجاز بوو و ئەم پرۆژەیە بەردەوامی شەوێ چونکە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن ئێمە عینوانی کتابمان زۆر زۆرە لە وەزارەتی پەروەردە بە زمانی عەرەبی بە ئینگلیزی بە کوردی بە بادینی و بە تورکمانی بە سریانی بە هەموو ئەوانە پرۆگرامی خوێندنمان هەیە بەڕاستی کە تعبیرە لەو پێکەوە ژیان و فرەڕەنجی کە لە کوردستانە هەیە بە هەموو ئەوانەیە ئێستا پێداچوونەوە بە بەشێکی باش لە کتێبەکان کراوە و پێداچوونەوەش بەردەوامە لیژنەکان بە چڕی کار لەسەر ئەماکەن خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئێمە لە ماوەکانی ڕابردوو ئەو گرێوەستانی کە کرابوون دەسەڵاتمان نەبوو وەکو وەزارەت لە چوارچێوەی ئەو عەقدانە دەستکاری هەندێک لەو پرۆگرامانە بکەین کە دەمانبینی هەڵیتیایە بەڵام لە ڕووی قانونی و حقوقی مولکیە لای شەریکە بوو لەم کابینەیە زۆر ئیسرارمان کرد نە هەڵوەشانەوە ئەو عەقدانە کۆتاییان پێ هاتووە بەس حقوقی مولکیە نەدراوەتە وەزارەت واتە حەقی تعدیلکردن حەقی تەصحیحکردنی تێکستێک ئەگەر هەڵە بێ لەناو پرۆگرامەکانی خوێندن لە لای وەزارەتی پەروەردەنەوە نەبوو بە کتابی فەرمی لە کۆمپانیامان وەرگرتەوە دوای ئیسرار و ئیلحاحێکی زۆر دوای جوهدێکی زۆر بۆی ئێستا ئێمە بتوانین وردە تەصحیح و هەروەها تعدیلیش ئەگەر شتێک پێویست نەبێت لە ناو ویچێک لە قۆناغەکانە ببرێتە قۆناغێکی دیکە ئەو من بڕیاری لە نادەم خەبیرەکان بڕیارەدەن لە هەموو پارێزگاکانەوە بەڕێوەبەراتی گشتەکانەوە مامۆسان یێراون ئەوان نردوانن بەڕێوەبەراتی گشتەکان مامۆسای چیمیا مامۆسای فیزیا پسپۆڕی زانستەکان کوردی هەموو ئەوانی کە پێویست بۆ نردوانن بۆی کە پێداچوونەوە بە پرۆگرام کاکالان ئەمەوێت لەسەر بە دیجیتالکردن و ئی پەروەردەی قسە بکەم کە ئینجازێکی وەزارەتی پەروەردەیە لەگەڵەوەش زۆر عیلاک دەکەم ئەمڕۆ دەبێت لەگەڵم پش و درێژبی بەڵام ئەمەوێت وەڵامی پرسیارێکم بە کورتی دەستکەوێت پرسی سکاڵا زۆر زار مامۆستایەک قوتابیەک فەرمانبەرێکی وەزارەتی پەروەردە دەیەوێت سکاڵا بکات ینی سکاڵا چۆن بگەینێت کێشێکی لەگەڵ بەڕێوەبەرێکەیە لەگەڵ شوێنێکەیە ئەوەندەی معلوماتیشمان هەبێت لەگەڵ ئەو راپۆرتانی دووسمان کردووە و معلوماتی میدیایشمان هەبێت هەر وەختێک هەر کارمەند و مامۆستا و دەنات وابزان قوتابیش تەلەفۆن بۆ دەکات پەیوەندی تەلەفۆن بۆ دەکات بۆ ئەمە چی کراوە سکاڵانە سپاس وەڵامدانەوەی تەلەفۆن ئەرکە بە جۆرەوەی کە من ئەرکی سەرشانەوە بە جۆرەوەی هەر کاتێک توانام هەبوو بێ من دوژمارە تەلەفۆنەوە هەر دوژمارە تەلەفۆنەکەم لە زۆربەی خەڵک هەیە کە بێ پەیوەندی بەمنەوە هیچ ڕقەمیش تایبەتم نییە بەس لە کۆبوونەوە نەبم تەلەفۆنی خێزان بە دروست ناکات ناوەڵا بەڵێنمان داوە کە خۆمان تەرخانکەین بۆ خزمەتکردنی خەڵک و ئەوەش پێم وابێ ئەرچی سەرشانمانەکە ئەو کارە بکەین ڕاستە لە جوودی خۆتەبا لە سیحەتی خۆتەبا بەڵام کاتێک هەر کەسێک تەلەفۆنی بۆکە حتمما ئیشیشی پێت هەیە و کارێکی لێت هەیە بەپی مووقعەکەی خۆت دەنا کەس بە شخصی کاری بە من نییە ئەگە من وەزیر نەبم خەڵک تەلەفۆن بۆ من ناکە لەبەرەوە من تەقدیریەوەکەم هەچ کاتێک توانی بێتم هەر کەسێکیش نەمتوانی بێ یا پاشتر بۆم کردوەوە یان ئینسانە بیرێکێتەوە لە بابەتەکە بەڵام ئێمە سیستمێکی سکاڵامان هەیە کە سیستمێکی ئەلکترۆنیە و 5 ژمارە تەلەفۆنمان تەرخان کردووە لە وەتسەپەکەی خۆتەوە یان لە ڤایبەرەوە نامە بنێریت هەر سکاڵایەکەت هەبوو هەر تێبینیەکەت هەبوو هەر گلەیەکەت هەبوو ئیتر دواتر دێتە سیستم با لەسەر بە دیجیتالکردن و بە ئەلکترۆنیکردن و ئی پەروەردە قسە بکەن کە ئینجازێکی ئەوێ بۆیە شە من کاتی ئەوە شڕحکردن و شیکردنەوەی دەدەمە جەنابەت ینی کاتی توێ ئەگەر هاوکارانیشم بیدەنا شاشە بتوانانی جەنابەت هەڵە نەبم وابزانم لە خاڵی چواردەیەمی کارناوەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە جەنابی سەرۆکی حکوومەت لە پەرلەمانی کوردستان لە 10 وتارەکەی پێشکەش کرد بەڕێزان ئاماژەی بۆەوە کرد کە پرۆسەی بە دیجیتالکردن و پێشکەشکردنی خزمەتگوزاری دیجیتالی ئەلکترۆنی
ئێمە لە وەزارەت چیمان کردو بۆ ئەوەی کە کارەکان لە پێشچاوی جەناب دوازە بێچێک لەو بابەتانەیە ئێستا باسمان کرد ژووری سکاڵای ئەلکترۆنیکە خزمەتگوزاریی دیجیتاڵیە بۆ خەڵکە کە بە ئاسانترین شێوە دەستی بگاتە وەزارەتی پەروەردە ینی تەنها ئەوە نەبێت سنووقێکی سکاڵات دانرابێ و سنووقی سکاڵاکە خەڵکێک بێت سکاڵای لە شوێنێکەوە لە گەڕەشی لێرەوە بێ بۆ ناو وەزارەت لە ناو سنووقی سکاڵاکە سکاڵادان ئێستا توانین لە ماڵی خۆتە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم شەفافترین و عەدالەتترین و ڕوونترین و دادپەروەرترین پرۆسە لەسەر ئاسی تاقیکردنەوەکان بەڕێوەی ئەویژەوەی هەر قوتابیە کە ئەمە حەقێکی تەبیعی خۆیەتی توانم بڵم لە هەموو شەرقی ئەوسەد بێوێنەیە پشگیری ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکومەتەوەمان جێبەجێ کردووە پەڕەی سۆمای خۆیە بینی واتە ئەو پەڕەی قوتابیەکە تاقیکردنەوەی تیادا پەنجەمۆری لەسەرەکە یان تەوقیعی لەسەرەکە وەڵامەکانی لەسەردانێتەوە ئەو قوتابیە لەو ڕۆژەی دەرەجی امتحاناتی خۆی وەرەگرێتەوە لە پۆلی 12 ئەوە بینێتەوە کە غدری لێکراوە کە سوکارەکەشی توانە بینێتەوە 50 پرسیار ئەگەر لە 10 پرسیار هەڵی کردبێ وەڵامی نمونەیەمان بۆ داناوە دەڵێن پرسیاری یەکەم ئەی نووسیوە بەڵام ئەینی وەڵامەکەی بیە بۆمان سوور کردووە پرسیاری دووهەمت ڕاستە پرسیاری سێم بەو شێوێ ئەو قوتابێت دەبینێت 10 پرسیاری هەڵەیە کەوابێ 20 دەرەجەی لێشکێ هەشتای هێناوە ئەمە شەفافترین پرۆسەیە کە تۆ نەتیجە و نامەی ئەعمالی هەر قوتابیەک ئەدەیتەوە بەخۆی و ئەشتوانەیە کە سوکارەکەش لەو نوکتە شایعی کوردستانیش تێدە پەڕین زۆر زارکە قوتابی دەکەوێت یان دەرزەکەی خراپە هەمیشە دڵێ مامۆستا غدری لێ کردوم غدریان لێ کردوم جالەوە ئێمە لە 25 هەشتی 2019 پرۆسەی ئیپەروەردەمان بە تەواوەتی خستۆتە کار بۆ تەواوی قوتابخانەکان لە هەرێمی کوردستان ئەم پرۆسەیە پێک دێ لە چی من حەزەکەم هەندێک شەرحیات بۆ جەنابەت بکەم پرۆسەکە پرۆسەی هەڵگرتن و پاراستنی داتا و زانیاری و هەروەها پرۆسەی بەڕێوەبردننی زانیاری پرۆسەی دەرکردنی راپۆرت و تەحلیلکردن و ئامار بۆ ئەوەی کە بڕیار بەدەست پێشچاوی ڕوون بێ کاتێک بڕیارەدا جا لەوەش خزمەتگوزاریی دیجیتاڵیە تەواوی قوتابخانەکانی کوردستان هەمووی بە دیجیتاڵی کراوە ئێمە دەتوانم بڵم یەکێکین لەو وەزارەتە پێشنگانی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەمان زۆر 128,000 مامۆستا 36,000 فەرمانبەر بەس کەرتی حکومی باسەکە ملیۆنێک و 754,000 بەس قوتابی 21,000 وانەبێژ 90,000 قوتابی ناحکومی 7,000 مامۆستا 3,000 فەرمانبەری ناحکومی هەموو ئەوانە لەم سیستەمە تۆمارکراوە سیستەمی پەروەردە سیستمێکە تیا قوتابخانەکان و پرۆسی پەروەردە بە دیجیتاڵی کراوە لە ڕووی ئیدارەدان و هەروەها لە ڕووی کارژێڕی بۆ بابەتی نووسراوەکان و کۆگا و هەروەها لە ئایندەش موچە ئەم حەقلیان حەقلی مامۆستا و فەرمانبەرانە بەڵێ هەموو داتای مامۆستا و فەرمانبەران لێرە هەیە بە تەواوی مشەخەسەکانیان لێرە حەقلی قوتابیە داتا و مشەخەساتی هەموو قوتابیەکی تێدا و سەربەچە قوتابخانەیەکە و لە چ پۆلێکە و لە چ هۆبێکیش لەگەڵ مشەخەساتی با بڵێن پەیوەندیکردن بە کەسوکارەکەشی تێدا هەیە و لەگەڵ نمرەی قوتابیەکەشی تێدا هەیە سیستمی کارتی ئێمە هەمووی بۆتە یەک پاکێز لە هەموو قوتابخانەکان لە تەوقیتی شەوانە بەڵێ و دوایەوەی کە داخل کرا هیچ کەسێ مافی گۆڕانکاریتیان نابێت بۆ زیادکردن و کەمکردنەوە یەک دەرەجە من ئەلێرە لە قوتابخانە ئەو دوو حەقلەی کەشە بۆ تەواوەکەم مامۆسایان و قوتابیان بۆت باسەکە ئەگەر ئێمە سەیری قوتابخانەیەک بکەین لە یەکێک لە قوتابخانەکان لە هەرێمی کوردستان هەڵببژێرین با بڵێن ئەمە وەزارەتی پەروەردە قوتابخانەیەک بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر دیاریەکەین دەگەڕێن بۆ قوتابخانەیەک پۆلێنی قوتابخانەیەک با بڵێن قوتابخانەیەکی بنەڕەتی بێ پۆلێنی قوتابخانەیەکی بنەڕەتیەکەین ئەمە قوتابخانەیەکە کۆدی خۆی هەیە ناوی قوتابخانەکە نووسراوە ساڵی 96 دامەزراوە ژمارەی ئاماری لای ئێمە ئەوەندەیە ژمارەی باڵەخانەکەی تعریفەکراوە 230ەکە ژمارەی مۆبایلی قوتابخانەکە ئەگەر ئیمێلی هەبێ نووسێ ژمارەی مۆبایلی قوتابخانەکە بەڕێوەبەری قوتابخانەکە بەس بەسپاسەوە بە ئەوانە هیچی دەرنەچن پۆلێنی قوتابخانەکە چییە جۆری خوێندنەکەی چییە و ژمارەی خوێندنەکەی چیەوە بڵێن زمانی خوێندنەکەی عەفو کوردیە عەرەبیە ئینگلیزیە تورکمانیە سریانی هەشتیشکەی بۆ نمونە جەنابوتە شتێکی مامۆسایە ببینم من ئەم مامۆسایە ناوی نایەنم بەڵام ئەم مشەخەساتی ئەم مامۆسایە هەڵبژێر ئەو مامۆسایە ناوەکەی ناوی یەکەمی ناوی دووهەمی ناوی سێ هەموو ناوی چواری کەی لە دایک بووە شوێنی لە دایک بوونەکەی کوێیە شەقڵاوە هەولێرە ڕەگەزی مێ ناوی دوانی دایکی نووسراوە باری خێزانەکەی خێزاندارە ژمارەی مۆبایلەکەی کۆدی بایۆمەتریەکەی چەنە کۆدی بایۆمەتری لە حکومەتشان بندیوار و دوومانێڵێت شوێنی نیشتەجێبوونی لەکوێیە نازناوی چییە
ژمارەی دۆسی کەسی ئەو مامۆسایە گروپی خوێنەکەی ئاینی نەتەوەکەی هەموو ئەمانە مشخصاتەکانی نووسراوە اینجا زانیاری کاری ئەو مامۆسایە ئەو مامۆسایە چ مامۆسایەکی چ جۆرێکی فەرمانبەرە هەمیشەیی یا گرێبەستە یان مامۆسای وانەبێژە نووسراوە هەناتوانە بێژەکانی شتێدا هەموو وانەبێژەکانش بۆ لە کەی دەست بەکار بووە شوێنی کارکردنەکەی ناوی ئەو قوتابخانەیە کە نامەوێ بڵم لە کەیەوە لەو قوتابخانەیە دەست بەکار بۆ یەکی 6 2021 موچەی بنەڕەتەکەی 940هزارەوە مامۆسا بەڕێزە ناونیشانەکەی مدەڕیس ئەقدەمە و بڕوانامەکەی چییە بڕوانامەی بە کالیۆرۆسە پیشەکەی چییە مامۆسایە سپۆڕەکەی چییە مامۆسای چیمیایە ئەم قوتابخانەیە چی هەیە مستەلزەمات و مەوجوداتی ئەم قوتابخانەیە چییە هەر شتێکی هەبێ ئەم قوتابخانەیە ئەلێرە هەیە بەڵێ پۆلێن یا قوتابخانەیە بنەڕەتیە زمانی خوێندنی کوردیە جۆری خوێندنی ڕۆژە ژمارەی داوامەکانی ئەو قوتابخانەیە چەند داوامیتیە یەک داوامیتیە داوامی قوتابخانەکە چیە بەیانیانە ئاماری قوتابخانە لێرە پێت دەڵێ ئەم قوتابخانەیە چی کەلوپەلی هەیە تۆڕی ئاوی خاوێنی هەیە پەرتوخانەی هەیە پێویستی بە پۆلی زیاتر هەیە ئەم قوتابخانەیە باڵەخانەکەی شوورەی هەیە یاریگای تۆپی بالەی هەیە یاریگای تۆپی سەبەتەی هەیە تاقیگەی زیندەوەرزانی هەیە تاقیگەی فیزیا و تاقیگەی شیمیاشی هەیە تاقیگەی کۆمپیوتەریشی هەیە و لە هەمان کاتدا گۆڕەپانی وەرزشی هەیە و فرۆژگای هەیە و ئاوەڕۆشی هەیە ئەمە هەموو شتێکی ئەو قوتابخانەیە لەگەڵ پێکهاتی قوتابخانەکە هەمووی بە ئەلیکترۆنیک لە ئێوە معلومە بێت ئەو کاتە قوتابخانەیەک چینی ئەگەر بێت و ئەسام قوتابخانەیەشیان بۆ هەر هەمانە قوتابخانەیە کامێرەی چاودێری 16 کامێری هەیە دوو سەلاجەی هەیە ماتۆڕی ئاو ژمارەی هۆڵ ژمارەی ئامێری چاپکردن دوو ئامێری هەیە داتاشۆیەکی هەیە دوو نهۆمە هەموو ئەم تەفاسیلانە کە نامەیە بچمە ناو بابەتەکەەوە لەوە زیاتر هەموو ئەم تەفاسیلانە بۆ ئەوێ هەیە کە ئەم قوتابخانەیە چ مەوجوداتێکی هەبێت لە مامۆسا لە قوتابی لە کەلوپەل هەمووی بە ئەلیکترۆنیکراوە لێرە هەیە جا ئەمە بەس تەنها ڕقەمێک نییە بۆ هەبوو پاشتر ئاماژە بۆ دەم کە چۆن ئێمە تحلیلی داتای لەسەر یعنی ئێستا بم بڵێ لە کوردستان چەند قوتابخانەتان هەیە دوو داوامیە پێویستم بەوە نییە کتاب و کتاب بکەم بۆ هەموو پەروەردەکان بزانم چەند قوتابخانە هەمان داخڵیان کردو بە یەک کلیک هەنووسم قوتابخانەی دوو داوامی راپۆرتێک مەداتێڵە لە هەولێر ئەوەندە قوتابخانە لە سلێمانی بۆ جەمعەکەیشت توێڵە لە کوردستانە 1916 قوتابخانە بۆ نمونە دوو داوامی 116 قوتابخانە لە کوردستانە سێ داوامی واتە ئەمە راپۆرتی تحلیلی تەداتەیە خاڵێکی دیکە ئەوەیە کە هەر قوتابیەک ئەوش بە هەمان شێوە قوتابیەکانیش داتای خوانیان داخل کردووە واتە هەرچیت پێویست بوو سەبارەت بە قوتابیان هەموو نمرەکانیان کارتەکانیان موحەد کراوە بە مشخصاتی قوتابیەکیش ئەگەر کێشەی تەندروستی هەبێ لەوێ نووسراوە چەند خوشکی هەیە چەند برای هەیە هەموو مشخصات و وردبینیەکی قوتابیانیش لەوێ نووسراوە خاڵێکی دیکەی ئەم سیستەمە بابەتی نووسراوەکانە ئێستا لەوە ناو وەزارەتی پەروەردە هەموو نووسراوێک لە لای ئێمەوە بە ئەلیکترۆنیە چێ بۆ مدیری عامی تربیەکان لەوێشەوە بۆ تربیە قەزاکان بە ئەلیکترۆنیەوە واتە پێویستمان بەوە نییە معتەمید بەریدێک لێرە نووسراوێکی ئێمە بەرێ بۆ تربیە سلێمانی یا لە تربیە سلێمانیەوە معتەمید بەریدێک نووسراو بێنێ بۆ نێوان وەزارەت و مدیرەتی عامی تربیەکان هەمووی ئەلیکترۆنیە نووسراوەکانمان نێوان مدیرەتی عام و پەروەردەی قەزاکان بۆ منە ڕەواندوزە قەڵاتزێە ڕانیەیە مەخمورە هەموو شوێنەکانی دیکە مێرگە سوورە هەموو ئەو شوێنانی دیکە لە کوردستان ئامێدیە ئاکرێ زاخۆیە هەموو نووسراوەکان بە ئەلیکترۆنیە ڕوان ئێستا پرۆسێکمان دەست پێ کردووە لەسەر ڕەواندوز پایلۆت پرۆژێکت سەرکەوتوو بووین 77 قوتابخانە لە ڕەواندوزە بوو توانیمانە نووسراو لە قوتابخانەکانەوە بۆ پەروەردەی قەزاکە بە ئەلیکترۆنیک مانجی ڕابردوو ئەگەر ئاگادار بێتی من سەردانێکی ڕەواندزم کرد لەوێ ئیطلاقی مەشروعەکەشمان کرد بەڕاستی ئێستا بووە بۆ قوتابخانەکانی دیکەیکین واتە چەمان لەسەرەوەی لەسەر ناوەندی هەولێر بکەین و دەبێت هەموو قوتابخانەکانی دیکە ئەومان بۆ کاراکردوون کە بەشی نووسراوەکانیان بە ئەلیکترۆنی بکرێن نووسراوەکان چۆن بە ئەلیکترۆنیەکرێ لا ئێمە نووسراوەکە دروست دەکرێت پاشەوەی ئەو نووسراوە دروست دەکرێت بۆ نمونە ئەمە یەکێکە لە نووسراوەکان لە 9 نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران و تەواوی ئەم نووسراوی کێمە نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران طبیعی نووسراوەکەمان بەدەسەرڕا بۆ ئەنجومەنی وەزیران چونکە ئێمە ڕەبتەکە لە ناوخۆی خۆمانە بەڵام وێنەیەک لەم نووسراوەمان نردوتەوە بۆچوە بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی لێرە سەرنجە بۆ نووسراوێک ڕابکێشم ئەم نووسراوە لە سلێمانی بینراوە لە بەڕێوەبەراتی خوێندنی کوردی بینراوە ئەو شوێنانشی کە نەبینراون زەرد کراون
ئەوەی کە بینراوە سەوز ینی تر پاساو نامێنێ بۆی نەگەیشتوە ئەو تا کۆدی لەسەر 1440 سەوز کراوە بۆی کە بینراوە بەڵێ کەرکک بینیوێتی نووسراوێکە حتمما ئەبێت تعمیم بێ بەڵێ تعمیم مدیر عامی مەناهج تعمیمێکی پێکردووە سەبارەت بە ئینفیکاک و مباشرەی کۆمەڵک مامۆسایە کە خەریکی پێداچوونەوەی بە پرۆگرامەکانی خوێندن مەبەستم لەوە ئەوە بوو کە ئەم سیستەمەی ئێمە نووسراوەکانیش لە نێوان وەزارەت و هەروەها لە نێوان بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکان و پەروەردەی قەزاکان بە ئەلکترۆنی کراوە و ئێستا جالم بە ئەلکترۆنیە ئێمە ئەستا خەریکین لە قوتابخانەکان دەست پێ خاڵێکی دیکە کە ناچمە ناوردەکاریەکەی بەڵام لێرە باسیەکەم سیستمی موچەی هەر پەروەردەیەک ئەەکەینە ئەلکترۆنی ڕەواندوو زمان کردووە مانگی 1 2 3 4 5 لەوانەیە پەروەردەکانی دیکەش ئاعاز کە دەبێت بیانکەینە ئەلکترۆنی ئیتر محاسب پێویستی بۆ نابێ هەمومانگی قایمەی موچە دروست بکە و دەتوانێت بە کلیشێک لیستی موچەی هەموو پەروەردەکەی سومەشەمەی ئەلکترۆنی تەرفیع علاوە و خۆی پێتەڵە لە سیستەمەڵە علاوە مەسەن 120 ڕۆژی بۆ نەما غیابات و هەموو شتێکت پێڵێ خاڵێکی دیکە بابەتی کۆگاکانە ئێمە ئێستا دەستمان پێ کردو قوتابخانەکان هەموو مستەلزەمات و کەلوپەلەکانیان داخل کراوە ماوەتەوە سەر 5 مدیرێتی عامەی تربیە لەگەڵ وەزارەتان ناو دیوانی وەزارەتمان تەواو کردومانە تەب ئەلکترۆنی ئەگەر لە ژوورێکە سەلاجەیەک هەبێ لە ناو بەڕێوەبەراتیی پەروەردە دەبێت داخلی ئەم سیستەمە بکرێت ئیدخال و ئیخراجی مەخزنمان ئەوێتە ئەلکترۆن خاڵێکی دیکە کە گرنگە لەم بابەتە ئەوی ژەوەیە ئێمە داشبۆردێکمانە ئەم داشبۆردە تایبەتە بە ئێمە دیزاین کراوە لێرە پێشچاومان ڕوونەکە بە گرافیک بەسەن ئێستا پێتەڵێ لە کەرتی گشتی ینی عفو لە کەرتی حکومی و ناحکومی بە شێوەیەکی گشتیڵە 1,820,000 قوتابیمان هەیە 570 ژمارەی مامۆسایان ئیدەسەی فێرکردن مامۆسای میلاگوانە بێش ئەهلیش 155,966 ژمارەی مامۆسا و فەرمانبەرانی هەموو کەرتی پەروەردە بە ئەهلی و بە حکومیەوە 41,029 ژمارەی قوتابخانەکانمان 1,121 قوتابخانە ئەم قوتابخانانە ئەو بە ئەهلی و بە حکومی ئەتەیە بڵێ چەند قوتابی هەیە بوو بە 1,730,000 حکومی لە مامۆسایان میلاک وانە بێش 148,000 فەرمانبەران 30,000 قوتابخانەکانمان 6,630 لێرە پێتەڵە چەند قوتابی پێ ڕەگەز هەیە میێونێر واتە لەم پاکێجانە داشبۆردێکە ئەم داشبۆردە تەحلیلی ئەوەت بۆکە ئێستا ئەمە لە کوردستان زۆرترین قوتابیمان لە پارێزگای هەولێرە ئەگەر سەیری ئەو داگرامی خوارەوە و چارتی خوارەوە زۆرترین قوتابیمان لە پارێزگای هەولێرە بکە خاڵی ئەخیر کە لە سیستەمەکە ئاماژەی پێ بدەم بۆ ئەوەی ئێمە تەنها بابەتەکە وەکو ئەوە نەیەتە پێشچاو ئێمە تەنها ڕقممان هەیە نا تەنها ڕقممان نییە ئێمە تەحلیلمانەوە ئامار و نیشاندەرەکان لێرە هەشتێکت پێویست بوو لەسەر هەر قوتابیان بیزانی چەند قوتابی نەخۆشت هەیە لە کوردستان مەسەن چەند قوتابیت هەیە کە پەروەردەی تایبەت بێ لێرە پێتەڵێ لەسەر مامۆسایان و دەستەی فێرکردن چۆن تەحلیل بکەیت چەند مامۆسا چەند بەشەواناڵێتەوە هەمووی لێرە پێتەڵێت ئێمە ئەمانەیە راپۆرتێک وەربگرین و جۆری راپۆرتەکە لەسەر ئاستی بەڕێوەبەراتی گشتی پەروەردە ئەتوانی بیکی ئەتوانی لەسەر ئاسی پەروەردەیەکیش بی ئاگرەگەز ئەمە عملیترین و واقعیترین داتایە بۆ لەبەرەوەی قوتابخانەکە خۆی ئەم داتایانەی داخۆ لە کوردستان لە یەکداوامی 4,609 قوتابخانەوان یەکداوام 1939 قوتابخانەوان دووداوام 115 قوتابخانەوان سێداوامە ئەوەندە قوتابخانە هێشتا تۆماری نەکردو جۆری داوامەکەی 6 قوتابخانەش 4 داوام دوو نقطە هەیە باسی کەم یەکەم سپاسی مامۆسایانی کوردستانەکەم بە میلاک و باوانە بێژ و سپاسی فەرمانبەرانەکەم بەڕێوەبەری گشتی پەروەردەکان فەرمانبەرانی کەرتی پەروەردە کە بە هەموو لایەکمان توانیمانە پرۆسەی خوێندن سەر پێ بخێنەوە بە یەکەوە ڕاستە گرفتمان هەبووە کۆرۆنا کاریگەری لێکردوین بەڵام دایک و باوکی قوتابیان و خوێندکاران دڵنیاکەینەوە کە بەرنامەی قەرەبووکردنەوەمان هەیە وەکو وەزارەتی پەروەردە سوپاس بۆ هەموو مامۆسامان دوونە ناسانەی کە توانیویانە ساڵی خوێندن بەڕێ بکەن لەم دۆخەشا کە گەرما هەبێ ئەمە خاڵی یەکەم دەمەوێت سوپاس بکەم خاڵی دووەم دەمەوێت بڵێم سوپاس بۆ هەموو ئەوانەی کە کار لە سیستمی پەروەردەکەن بەڕاستی ماندوون و بەڕاستیش ئەمە شانازیشی زۆر گەورەیە بۆ ئەم وڵاتە و بۆنەوەکانی دوایی و بۆ شێوازی حکومڕانی بۆ ئیدارە و بۆ موسسات ئەمێنێتەوە من بەش بە حاڵی خۆمەگەر یەکێک لەو کارانەی کە زۆر فەخری پێوە بکەم لە ناو وەزارەتی پەروەردە ئەوەیە کە سیستمێکی ئیدارەدانمانداناوە شەفافە سیستمێکی ئیدارەدانمانداناوە پێشکەوتووە سیستمێکمانداناوە کە داتاکان تۆمار دەکرێن بە دیجیتاڵی ئەکرێن سیستمێکمانداناوە کە ڕۆڵی هەیە لە کەمکردنەوەی ڕۆتین سیستمێکمانداناوە کە ئەتوانێت پێشچاومان ڕوونکە بۆ بڕیاردانی دروست بۆ بڕیاردانێک لەسەر بنەمای ژمارە کە من پێم وایە ئەم مانێجمنتە ئەم ئیدارەدانە
بۆ ئەم قۆناغا لە ناو کەرتی پەروەردەیەکی گەورەی وەکو کەرتی پەروەردەی هەرێمی کوردستان یەکێکە لە سەروەری و شانازیەکانی هەموو ئەوانەی کە کاری تیان کاکەلانە من کاتم کەممە یعنی کاتمە ئەسڵ هەر نەما نەکەممە بەڵام کۆمەڵێک دروستکە پرسیارەکەم ئەگەر بەخێرایی جواب بدەوە چاپتەکردنی کتێب ئەمساڵ کتێبتان چاپ نەکردو هیچ جۆرە کتێبێک لە ساڵی خوێندنی 2021 چاپ نەکراوە و چاکسازی باشمان لە چاپکردنی کتێب کردووە دەمەوە بڵێم کە بۆ یەکەمین جار ئێستا چاپی کتێبەکانی خوێندن لە ناو کوردستان چاکسازی باشمان لە گرێبەستەکانی کتێب کردووە و بۆ ئەوی کە هەموو خەڵک دڵنیابێ بەو پەڕیمتمانەوە یڵێم بۆ 15 ساڵی ئاین دەتوانیوانە لانی کەم چاکسازی 105 میلیارد دینار لە تەبعکردنی کتێب لە هەرێمی کوردستان بکەین کە ڕێژەیەک دانراوە بەو شێوازەی کە ئەگەر چاپی کتێب بۆ ئاراسەیە بڕۆشتە و ئێستا کتێبەکانی ئێمە لە ناو هەرێمی کوردستان چاپەکرێتی دیکە کتێبەکانی ئێمە نابرێتە لوبنان نابرێتە ئیمارات نابرێت تورکیا نابرێتە هیچ شوێنێکی دیکەی دەرەوەی دنیا ناو هەرێمی کوردستان پرسیارم لەسەر تەمان پرسیارم زۆر مابوون بەڵام هیوادارم وعدی ئەومان پێ بدەیت جارێککە لە خزمەت پرۆگرامە بەشداربی بۆەوەی زیاتر زانیاری لەسەر وەزارەتی پەروەردە بدەیە بینەرانمان بۆیش دوا پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام دێ و لەسەر نۆژەنکردنەوەی و چاکردنی باخچەی ساوان و قوتابخانەکان ئەوە لەو دۆخە داتەپێی اقتصادی هەرێمی کوردستان چیکراوە دۆخێکی خراپی دارایی ئەمە هەر کە خاسی نەکابینان دوو گرفتی زۆر گەورە ڕوبەڕوومان بوو یەکەم دارایی دووەم کۆرۆنا ئامانجی زۆر گەورەمان دانابوو بەڵام ڕوبەڕووی تەحەدیا بینەوە بەڵام نەوە ساوی بەردەوامیدان بەم شێوازی کارکردە توانیوانە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بەهاندانی دەستەوە بەرهێنان سوپاس بۆ کاکتۆر محەممەدشکوری و دەستەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان سوپاس بۆ هەموو سەرمایه‌دارانەی دەستکراوە بوون لەگەڵ وەزارەتی پەروەردە و قوتابخانەیان بۆ وەزارەتی پەروەردە دروستکردەوە سوپاس بۆ ڕێکخراوەکانیش کە لەگەڵ ما بوون 42 قوتابخانە و باخچە بخەینە بواری خزمەتەوە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوا لە تەواوکردنی 3 قوتابخانە لە پارێزگای سلێمانی و 3 قوتابخانەش لە پارێزگای هەولێر و چەند قوتابخانەیەکی دیکەش لە پارێزگای دووهۆک ئینشاءالله ئەوانیش تەواون دەستنە بواری جێبەجێکردنەوە هەوڵ دەدەین بە گوێرەی ئەو توانادارایی کە هەمانە پێداویستی بەشێک لە شوێنەکان دابینکە من دێت ناشار بوو ینی ئێمە پێویستمان بە ژمارەیەکی زۆری قوتابخانە هەیە ئەو داتانی کە خسمانە ڕوو پێویستیشی زۆر هەیە دەمەوە ئەو پەیامە ڕۆژ بە ڕۆژیش زیاتری شەبێت ساڵانە لانی کەم 15,000 قوتابی لەسەر کەرتی پەروەردە لە وەزارەتی پەروەردە زیاد دەکات بە پێی تەوەقعاتی موسسەی ڕەند کە دراسەیەکیان کردووە ساڵی 2026 ئەزمەیەکی قوڵی ژێرخانی پەروەردەیەوە بۆیە لەسەر ئاسی حکومی و هەروەها لەسەر ئاسی سەرمایه‌دارەکانیش پێویستمان بە هەڵمەتێکی نیشتیمانی هەیە نەوەکانی ئایندە ڕەنگە و کاتەمە لە وەزارەتی پەروەردە نابم بەڵام گرفتەکە قوڵتر دەبێتەوە من لە دۆخێکا وەزیرم کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان توانامان نییە 1000 قوتابخانە دروستکەین بەڕاستی چونکە پێویستی زیاتر بە $1.5 ملیار هەیە بەڵام بە دڵنیاییەوە حکوومەت ئەوەی پێکراوە پێ ئیمکانێتی کە هەیەی هەم پرۆژە تاوا نەکراوەکان هەم بۆ دروستکردنی قوتابخانەی نوێ درێغی نەکردو بەڵام کارەکە پێویستی بە هەڵمەتێکی نیشتیمانی هەیە ئەگەر دۆخی داراییمان باش بوو بەڕاستی سێشت هەیە 3 تا 4 خاڵ هەیە زۆر لە ئەولوێتی کارکردنی منم یەکەم بینای قوتابخانەکان دووهەم پرۆگرامەکانی خوێندن سێهەم ڕاهێنانی مامۆستا ئەم سێ خاڵە ئەتوانین ژینگەیەکی گونجایی بواری پەروەردەی پێ دروستکەین کە کوالێتی خوێندن تیا باش بەڕێز ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردە زیاتر لە کاتژمێرێکە لە پێوە وەستاوی و مادومان کردیت ئێوەی بینەریش زۆر سپاس کە لەو ماوە درێژە لەگەڵ مابوون کە وەک ئاماژەم پێکرد ماوەکە لە کاتی بەرنامەکە زیاتر ڕۆیشتەویش بە پێی پێویستیە و زانیاریانە بوو کە بە ئێوەمان دا بە هیوام سوتاوەرگرێت تا دیدار.